ترافیک باز لە مەترسی لێخوڕینی ماتۆرسکیل و مەرجەکانی سەلامەتی دەکات. ڕۆژانە ڕووداوەکانی هاتوچۆی ماتۆرسکیل ڕوودەدەن. لەو ڕووداوانە شۆفێرەکان گیان لەدەست دەدەن یان کەم ئەندام دەبن. ئەمەش بەهۆی زۆری سەرپێچی بەشێکی زۆر لە سوارڕووی ماتۆرسکیلەکان ڕوودەدات. ترافیک لە مەڵقەی باز لە قوربانی ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیل دەکات. بە شێوەیەکی گشتی خەڵکێکی زۆر لە پیادە و شۆفێری ئۆتۆمبیلەکان و بەشێک لە پۆلیسی هاتوچۆش لە ڕەفتاری بەشی هەرە زۆری ماتۆرسکیلەکان نیگەرانن. بەردەوام گوێبیست دەبین ماتۆرسکیلەکان پابەند بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ نابن. زۆربەیان بێسەرەتان و بێتابلۆن و مۆڵەتی لێخوڕینیان نییە. سەرپێچی دەکەن و نازانرێت کێن و چۆن لێپێچینەوە بکرێت. لە شەقام و چوارڕیانەکان لە چرای سوور ناوەستن و پێچەوانەی ڕێگا لێخوڕین دەکەن. دنیایەک گلەی لەو ماتۆرسکیلانە دەکرێت لە کاتێک هەموو سەرپێچی و ڕەفتارە سەیر و نمایشانەی کە ئەنجامی دەدەن سەرەتا گیانی خۆیان دەخاتە مەترسی، دواتر دەبنەهۆی ماڵوێرانی بۆ بەرامبەریان. زۆرجار لە شەقام و ڕێگاکان وەک حەز و خولیا و فەخفەخە نمایشی سیر دەکەن. بە دەنگە بێزارکەرەکەیان ژاوەژاو دروست دەکەن. لە ئەنجامی ئەو سەرپێچی و کەمتەرخەمیانە زۆر جار تووشی ڕووداوی سەختی هاتوچۆ دەبن و بەشی هەرە زۆریان گیان لەدەست دەدەن. بەتایبەت سەرڕای سەرپێچیان هیچ مەرجێکی سەلامەتی ناپۆشن، بۆیە لەو ڕووداوە ناگەری گیان لەدەستدانیان زیاترە لە ڕزگاربوونیان. ترافیک لە وەڵقەیە باز لە دەستگیرکردنیان ناکات، بەڵکو باز لە سەلامەتی گیانی و ماتۆرسکیلانە دەکات کاتێک تووشی ڕووداوێک دەبن. بە کەمترین بەرکەوتن تووشی زۆرترین زیان دەبن و زۆربیان بەشێکی جەستەیان لەناو دەچێت. ترافیک لە ناو ڕێنماوی یاساکانی هاتوچۆ باس لە مەرجەکانی سەلامەتی دەکات تا پارێزراو بن.
سەرەتا بە چیرۆکی ڕووداوێکی ماتۆرسکیل دەست پێ دەکەین. لەو ڕووداوە شۆفێرێکی ئۆتۆمبیل دەکەوێتە زیندان و 2 سوارڕووی ماتۆرسکیل گیان لەدەست دەدەن. هۆکاری ئەو ڕووداوەش ترافیک دەیژێڕێتەوە. لێک لە جادەکانی هەولێرێ بوو لە دەگەڕام و مارێ ماتۆرە خەسەریعی کرد بوو لە ناوە جادیانی خەسەریعی کرد بوو 2 نەفەری لەسەر بوو. چەند جارێک مراوەغەیان کرد یعنی نات لە جادی دەهاتن دەڕۆشتن بە هۆڕن و بەوە ئاگدارم کردنەوە ئیدی دەهاتن و دەڕۆشتن لە ئاخری بە ینی کەمێک لە دامیم بە ماتۆرەکە کرد هەردووشیان کەوتنە سەر سیارەی و ئیدی سەریان بەعادی کەت و سەریان تەقی. ئەوانش ینی هۆکاری سەرەکی مردنەکەی وانشتە بوو کراویان نەبەزوو بەزدی ینی ئەوان جسمیان هیچ عیبی نەبوو تاکەشت کەوەیە ینی ئەوە بوون پێ بەس سەریان بوو ینی ئەوان ئەگە کراویان بەزبا لەوانێ ئێستا لەوانێ لە ژیان مابانە ئەوان بەداخۆ ینی هەر ئەو کاتی گیانە لەدەستدا لەبەرەوەی بەس سەریان تاقی بەوان سەریان بە عادی کەت بوو. ئیدی لە خەستەخانەش کە ئەوان فەحس کران و ئەمە فەحس کران چونەوە مەرکەزی لە پاشان لە بۆ ئێراکە یان ماتۆرسکیلەکان بەڕاستی ینی کە ئێستا مشکلێ زۆری ڕووداوەکانی هاتچوو ماتۆرسکیلە ینی بە حەزەرتر بن هەم لە وەکو شوفێرەکان هەمیش وەکو ماتۆرسکیل هەم وەکو پیادەڕۆ کە دەپەڕنەوە ینی لە زۆر حەزەر بن لەبەرەوەی لەوانەیە تو ڕووداوەشی گەورە لە یەکتر کە تو ڕوو دەداتن ینی چەند عایلەک لەوانێت تێکچی بەس برێنەرێت کە دێ سزن ینی جیاوازە لەگەرەوەی کات و برێنەری سزنی ینی قۆڵبەستی لێرانە زۆر شتەیە تو لێ دوور دەکەوی و عیدی عایلەیە ئەو ئازادی هەتە لە دەرێ بە کەیف خۆت دەسوڕێەوە هەدەسی دادەنیشی خزم و کەسوکارە ئەوانە هەموو لێ دوور دەبیتن. ترافیک بۆ بەدەدا چون دەچێتە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی ڕۆژاوای هەولێر مقەدەم هێمن دەبینین ئەو دەڵێت دەبێت ماتۆڕەکان تۆمار بکرێن و مۆڵەتی لێخوڕینیشیان هەبێت. بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 مارکراو بەشی مادەی یەکەم باس لە پێناسەکان دەکا یەکەم سوارۆ بەرگەی سین ماتۆرسکیل بە سوارۆ هەژمار دەکات پێناسەکەی کردووە کە پێک ئامێرێکە پێکاتوە بۆ گواستنەوە بەکاردێتن لە تایەک 2 تا یاخود 3 تایە پێک دێتن و هێزی بزوێنەرەکەی لە 120 cc کەمتر نەبێت کەواتێک بە سوارۆ هەژمار کرایە بە هەمان شێوە لە مادەی دووەم باسی پێدانی مۆڵەتی شوفێری دەکات مۆڵەتی لێخوڕین. مادەی پێنجەم تۆمارکردنی سوارۆکانمان پێدەرێت لە هەمان ئەو یاسایی باسم کرد هەر سوارۆیەک کە لە شەقام دەڕوا پێویستە تۆمار کرابێ لە فەرمانگەی تایبەتمەند لە بەرگەی یەکەم باز دەکەم مادەی پێنجەم بەرگەی یەکەم پێویستە تۆمار کرابێ بەرگەی دووەم دەرێ هەر سوارۆیەک کە تۆمار دەکرێت پێویستە پشکنینی هونەری دەربچێتن لۆ دڵنیابوون لە توندوتۆلی سوارۆکە کەواتە لێرکانە لە ڕووی یاساییەوە ئەمە بەرچاو ماڕوون بوو کە پێویستە ماتۆرسکیل کە بە سوارۆ هەژمار کرایە لە پێناسەکان و پێویستە هەر کەسەش سوارۆ لێ بخورێ مۆڵەت شوفێریە بی و هەر کەسەکیش کە مۆڵەت شوفێریە بوو سوارۆ وەک ماتۆرسکیلی بەکارینە پێویستە تۆمار بکاتن لە بەڕێوەبەرایەتی هاتووی هەولێر یان فەرمانگەی تایبەتمەند بە تۆمارکردنی ماتۆرسکیل.
پێویستە مەرجی سەلامەتی شوفێر لەو پەڕی بەرزیدابی. ئێمە زۆر جار تاکید دەکەینەوە لە برا شوفێرەکانمان لە کاتی وەرگرتنی ئیزراعات لە شەقام زۆر بیان کاتی ئێستا هەم تۆمار نەکراون لە بەڕێوە بەراتیەکانی هاتوچۆ هەمیش مۆڵەت شوفێریان نیە زۆر بیان بەشێکی کەمیان تۆمار کراوە مۆڵەت شوفێریانەیە هەشانە تۆمار کرایە مۆڵەت شوفێریش هەیە بەڵام گرنگی بە مەرجی سەلامەتی خۆی نادا مەسەڵەن کلااو کە هەر تووشی هەڕووداویش هاتوچۆ دەبی ئینسان لە ڕووی جەستەییەوە سەر گرنگە یەکەم شت سەری بە ئەرزی دەکەوی تووشی مزاعفاتی مێشک و بابەتانە دەبی ئەمە لۆیە زۆر تاکید دەکەینەوە کە پێویستە شوفێر کلاوی سەلامەتی لەسەر بی شوفێری ماتۆرسکیل چونکە هیچ سەلامەتێکی تر لەسەری گرنگتر نییە و هەمانە دڕعی یاخود برێن پارێزەری چۆک و ئانیشک و ئەو بابەتانە ئەوەش یەککە لە مەرجەکانی سەلامەتی شوفێری ماتۆرسکیل بەڵام بەداخەوە زۆربەی شوفێرەکانی ماتۆرسکیل پابەند نینە بە سەلامەتی جەستەی خۆیان زۆر بە ئیهمالی و گوێدان بە گرنگی بە جەستەی خۆیان یاخود بە ژیانی خۆیان لێخوڕین دەکەن و بۆ پەڕی سەرشێتی و یاخود دوور لە ڕێنمایەکانی هاتوچۆ لە شەقام دەجولێنەوە بۆی حیساب بۆ ژیانی خۆیان بکەن یاخود بۆ ژیانی بەرامبەریان بەداخەوە کەوایە ڕۆژانە ئێمەش ئیزراعاتیان لەگە دەکەین و زۆرترین یاخود ژمارەی ماتۆرسکیلمان دەست بەسەداگرتیا هەدەفەکەمان سەلامەتی شوفێرەکەیە لۆی زۆرترین هەوڵ بدەین پابەندیان بکەین پابەند بن بەو سەلامەتی کە لە کاتی لێخوڕین لە ڕووی جەستەییەوە پێیان دەگاتن سەلامەتی خۆیان سەلامەتی ژیانیان ئێمە گرنگ نییە ماتۆرسکیل لەوانەیە بە چەند وەرەقەیەک بکڕن زۆر گرنگ نەبی لای خۆی بەڵام ژیانی خۆی مهمترە لە ماتۆرسکیلەکەی زۆر جار لۆمان دەگەڕێتەوە ماتۆرسکیل بە دووسێ وەرەقەک دەکڕی ئەگەر لە شەقام بست و تێژەوەندە گوێ پێ نادا بەڵام ژیانی خۆی زۆر مهمترە لەو ماتۆرسکیلە بگرە لە چەندەها هزار دۆلاریش بگرە ژیانی خۆی پێجێ پڕ ناکاتەوە. ئەو دیاردەیە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان هەیە ئەو دۆخەی بەشێک لەو ماتۆرسکیلانە بەهۆی سەرپێچی و ڕەفتارەکانیان خوڵقاندویان لە شارەکان بێزارکەرە تەنها لە شاری سلێمانی لە 90 ئەو ماتۆرسکیلانی بەناو شاردا هاتوچۆ دەکەن بێ سەرەتان و مۆڵەتیانگە سەرپێچی دەکەن و گوێ بە هیچ یاسایەک نادەن. بەداخەوە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆی کە ماتۆرسکیل تێدا بەشدارە بەداخەوە دەیڵێم زۆربەی ڕێژەی مردنە ئەگەر مردنیش نەبی کەم ئەندامێکی سەختە لەبەرەوەی هیچ کلاوی سەلامەتی و پارێزەری چۆک و شانی نەبەستایە هەرکوو بە ئارزی کەویتن ئەو شوفێرە تووشی زامداری دەبی بگرە تووشی بەداخەوە مردن دەبیتن کەمە ڕۆژانە دەبینی زۆربیان تووشی مردن دەبن بەداخەوە کەوایە. ترافیک لەگەڵێکێک لە مەفرەزەکانی هێواران لە هاتوچۆی هەولێر بەدەداچوون بۆ حاڵەت و دیاردانە دەکات کە مەترسی دروست دەکەن. هێدی پۆلیسی هاتوچۆ چاودێری دۆخی ماتۆرسکیلەکان دەکات. ئەوانەی پابند بە نامۆژگاری زیاتریان دەکات و سەرپێچیکارانیش لە زیانی هەڵەکانیان ئاگادار دەکرێنەوە. لە شۆفێریکردن هەر هەڵەوکەم تەرخەمیەک بە زیانی شۆفێر خۆی و سەرنشینەکان تەواو دەبێت تا پارێزراو دەبێت و پابند بێت. برایمە لۆ سەلامەتی خۆ بەڕێزان لۆ سەلامەتی خۆتان لە ترافلایتەکان ڕادۆستن کرایی لەسەر دەکەن دەستچێشی لە دەست دەکەن بۆ ئەوەی نابێت سەیز مەرجستون و تۆلیدان نییان گۆ هیچمان مەرجەکی سەلامەتیتان نییە لە سواریارەکە ڕادۆستن دەستچێش خۆشان لە دەست دەکەن کراوەکان لەسەر دەکەن
ئەنگۆ لە سۆری بدەن و غودەتان لەسەر نەبیتن ئەو وەختی کارەسات ڕوودەدا بە پێچەوانی شەقام بڕۆن لە سۆری بدەن ئۆتۆمبیل دێتن لەوانەیە بە خێرایش زۆر بێتن لە کەسچی خۆی بێنگۆ کە لە سەڕان ناوەستن وەختی کارەسات ڕوودەدا لە بۆ سەلامەتی خۆتان پێویستە لە چواریانەکان ڕابوەستن بۆچی ئەو بەڕێزەیەی غودەی لەسەکەن کرای سەلامەتی دەستچێشی لە دەست بکەن بەرگەچی ڕێک لەبەر بکەن لە سۆری ڕاوەستن نەگەنگۆ لە سۆری ڕانەوەستن و بە پێچەوانی شەقام بڕۆن و ئۆتۆمبیل بێتن کە لە کەسچی خۆی دێتن ئەتو لە سۆری ڕناگری عەجەلەتە دەتێت زوو دیلیڤەریەکەی بگەینە جێ ئەوە ناکرێتن کە لە سۆری دەدەی ئۆتۆمبیلێک بە خێرایکی زۆر دێتن لێ دەدا و دەشت لەسەر نییە کراود لەسەر نییە ئەو وەختی کارەساتش گەورە ڕوو دەداتن دەستگیرتان ناکەینەوە جارە بەڕێتان دەکەین ئاکارتان دەکەین بەجارشکە بۆ شێوە بەڕێتان ناکەین زرادەشتتان لەگە دەگرینە بەر. یەک ئۆتۆمبیلێ داتوبەر بیەوە سەرد بۆ شۆستەکەی ڕەحی تۆ ژانی من نییە داواکاری لێتان ڕدەی بەستن کرای بەستن دەستێشی لەوەکان بە شێش دوو نەفەر ئەتۆرە خوارێ ئەتۆرە خوارێ ئەمە دەتانی زراعتان لەگە بکرێتان دەست بە سەماتۆڕەکەش بگرە بەس هەدەفیمەوە نییە بەس بگرین هەدەفی ئەتوو بچی ئیجازەی دەربینی ئەتوو بچی ڕقەمی لێدەی بە شێوەی یاسایی وەچی ئۆتۆمبیل و لە زادی دەڕۆت بۆ شوێ بە شێوەی یاسایی لە زادەی بڕۆی سێ نەفەر لە سێک ماتۆری سوار بینیا ئاین لە چکامر خێزانە چکامر ساریەک ماتۆر کردی ئەم دارە جوانە ئێستا ئۆتۆمبیلێک بێتن لێتان دا لە ناوەندی زادەی ستان لێت ئەم دارە جوانەوە جەرگتەوە بەبێ ئەوەی کراوەچی لەسەروی بەبێ ئەوە چی بیتن چی لێ دێتن چڕدا چکارە ساتەکەەوە ئەم دارە جوانێت سار کردێت لە ناوەندی شەقام بڕۆی ئەوە چی لێ دێکە سیارەك لێدا ماتۆڕەکە لە دە زۆر بجێڕ تێگە عیلێت سار کردی بۆ شێوەی نابێتن تعادەشی بەتوی دەدەم کە ژیانی ئەم دارت خستە مەترسی ئێستا ئیزراتشی یاسای لەگە دەگرینە بەرتاکە هاتەم دارێ پارێز پۆلیسی هاتوچۆ لە ئێستادا بەهۆی زۆری ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیل و زۆری ڕێژەی مردنی شۆفێری ماتۆرسکیل هەوڵ دەدەن مەرجەکانی سەلامەتی بکەن بەکاری سەرەکیان پێش دەستگیرکردنیان چونکە بەشی زۆریان یەک خێزان بەبێ داپۆشینی جلی سەلامەتی لە شەقام هاتوچۆ دەکەن کە ئەمەش گەورەترین مەترسیە. ئێستاش پێشانتان دەدەین ئەو ماتۆڕانە چ دەکەن کە لە سووری ڕناوەستن لە کەسچی دەڕۆن ژانی خۆیان داهێنەسە مەترسی یاری بە مەرجی خۆیان دەکەن. بەپێی ئاماری گشتی هاتوچۆی سلێمانی لە 150 ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی پابەند نەبوون و تیژڕەوی و لێخوڕینی مەترسیداری ماتۆرسیلەکان لە شەقامەکاندا ڕوودەدەن. ئەوەی کە زۆر پێویستە لە بەکارهێنانی ماتۆرسکیل هەبێت مەرجەکانی سەلامەتیە کە بوونی نییە. لە هەر 100 ماتۆرسکیلێک 1 تا 2 شۆفێر پابەندە بە مەرجەکانی سەلامەتی. لە ئەنجامی هەمووانەدا مردن و ماڵوێرانی و سووتانی جەرگی دایک و باوک و بێنازبوونی منداڵی لێدەکەوێتەوە. براکەم هیچ مەرجە چتون دوتۆری لە دەست ئەمە دەمانەی هاوکاری تام بکێ ئەتو ئیجازە دەیە ئیجازەی ماتۆر تەیە نە ئیجازەی ماتۆری دەردەینی دەچی
ماتۆرەکەت ڕقم دەکەی غودەی لەسەر دەکەی لە کاتی هاژشتن دەستش غەڵەتیان غەڵەت نیە تو حەز بەوەی دەکەی کە غەڵەتی هەدوای ئەو ڕحی تووە ڕحی کەست کە نییە ڕحی من نییە ڕحی خۆتە ساحب مار و منداری مارت چاوەڕێ دە کابراش کاسبی دەتەوەن دە ڕۆژانە کەسابەت خۆتی پێ دەکەیت ئەز هیوادارم لە بۆ سەلامەتی خۆت پابند بن بە یاساکانی هاتوچۆ کرای لەسەر بکەیت دەستچێش لەسەر بکەیت لە سۆرەکە ڕابوەستی حسابی ئۆتۆمبیلی لێ خۆت بکەیت ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیلمان زۆرە زۆربەی هۆکاری ڕووداوەکانیش دەگەڕێتەوە بۆ شوفێرانی ماتۆرسکیل کە پابەندنینە بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە تایبەت لە ترافیکەکان لە گلۆپیسۆر دەدەن لە شەقامە خێراکان عکس دێن پێچەوانەی ئاراستەی سیارە دێن نمایش و هەرز و ئەو بابەتانە کە زۆر جار خۆمان دەبینین کورتە ڤیدۆ هەیە لە سۆشیال میدیا و لەو بابەتانە کە چاومان پێ دەکەوی تەزی بە قەڵماندادێ ئایا ئەو شوفێرە چۆن بە چ جورئەتێک وا حەقی بە خۆدایە ژیانی خۆی واخستە مەترسی ئەو نمایشە دەکا ئەمانە هەموو هۆکارن لەوە زۆری ڕووداوی هاتووە هەموویش دەگەڕێتەوە بۆ برا شوفێرانی ماتۆرسکیل کە گوێ بە ژیانی خۆیان نادەن گوێ بە گیانی خۆیان نادەن لەو پەڕی ئیهمالی و سەرەڕۆیی شوفێری دەکەن نەتیجە ڕووداوی هاتووە زۆر دەبێ و سەبەبی ڕئیسیش دەگەڕێتەوە بۆ شوفێری ماتۆرسکیلەکان برای من باشی لێ بۆ سرعەکەی لێ بۆ چاوەکە ماتۆرێک لە پێش بێت و زین چی لێ دەکەی یەقینات کودەی بۆ سرعەتەی باشی بە سرعەتە چێک جار زۆر ڕقەمەکەی وەگرە ڕقەمەکەی غرامەکە لێ دەنێرم هەتا سەبر باشی ڕقەمەکەی وەگرە باشە برایەکەم باش چاکەم دەستت خۆشبی ئەو غدت بەستیا بەس ئەو برا بە ڕێزێش هەندوو دوو نەفەر سوار بینە ئەوکەنەی بەستیات و دەستت خۆشبی لە سۆری ڕاوەستای ئاجەمە سەلامەتین گۆمان دەوێ هیوادارم لەوە سەلامەتی خۆتان دەستچێشی لە دەست بکەیت لە سۆری ڕابوەستی و ئەو برا بە ڕێزەش بە شکلی سوار نەبێت لە گەڕانی ئەو ڕەکەمان لە کاتی تجوالکردنمان لە شەقامەکان مخالەفەش یەکجار زۆرمان دیت ماتۆرەکان کە لە چواریانەکان لە ترافلایتەکان ڕناوەستن لە گلۆپیسۆر دەدەن بەبێەوە هیچ حسابەی لە بۆ گلۆپیسۆر و کەسک بکەن بە شێوەی پێچوانە عکسایدی لێ دەدەن بەبێ ئەوەی غودا کرایی سەری باستی بەبێ هیچ مەرجەش تونند و تۆڵی تێدا بیتن بەبێ ئەوەی دەستچێشی لە دەست بیتن بە شێوەی خێرا بە شێوەی ئەوەی کە لە شەقام هەراکی زۆر دروست دەکاتن ژیانی خۆی و ژیانی هەروە ئەوەی بەرامبەریشی و تۆمبیلایەنتکە ماتۆڕایەنتکەی دەخاتە مەترسی بەبێەوە هیچ حسابەشی لە بۆ ڕوحی خۆی بکات لە ژیانی خۆی بکات حسابەشی لە شەقام بکات. هەندێک هەڵش کە دەکرێت بە سەرپێکی هەژمار دەکرێت ئەو سەرپێچیەش بە دەست درێژی بۆ سەر هاتوچۆ دادەنرێت ئاکامی هەر سەرپێچیەکیش کارە ساتی هاتوچۆی لێ دەکەوێتەوە ماتۆرسکیلەکانیش وەک بەشێکی سەرەکی ئامڕازەکانی گواستنەوە کە بە سوار ڕوەسف دەکرێت یاساکان دەیانگرێتەوە دەرچوون لەو یاسا و ڕێنمەیانە سزای یاسایی بەدواوەیە جگەل و زیانە گیانی و ماتی لی دروست دەبێت.